ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوریەم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە کۆمەلگا لە بەردەم ماترسیەکانی مادە هۆشبەرەکان کە بە ژەهری سپی یاخود ئەنفالی سپی دەناسرێت. هەمیشە باس لەوە دەکرێت کە هێنانە ناوەی مادە هۆشبەرەکان بۆ هەرێمی کوردستان و بازرگانی پێوەکردن و بەکارهێنانی بەردەوام لە زیادبووندایە. هەرچەندی ئەمە لە بەرنامەکانی پێشتریش باسمان لێ کردو، بەڵام پەرەسەندنی و بەکارهێنانی ئەم مادانەوەمان لێ دەکات بەردەوام گفتوگۆی زیاتری لەسەر بکەین. چۆن ئەم مادانە دەهێنرێنە هەرێمی کوردستانەوە و دەستگا ئەمنیەکان چۆن ڕێگری دەکەن لە هێنانە ناوەی ئەم مادانە بۆ هەرێمی کوردستان، هەروەها کێن بەکارهێنەرانی ئەم مادانە و چۆن ئەم مادانەیان دەست دەکەوێت، لە ڕێگەی کێوە کار ئاسانیان بۆ دەکرێت. دەوترێت لە ئێستادا ژن و کچان کاریان پێ دەکرێت و ئەوانیش بەکار دەهێندن لە بازرگانی پێکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا. چۆن ڕێگری لەمە بکرێت و ئەو کەسانەی ئالوودەی ئەم مادانن لە ڕێگەی پسپۆران و پزیشکانی دەرونیەوە چۆن چارەسەر بکرێن. ئاساوارە خراپەکانی بەکارهێنانی ئەم مادەیە لەسەر جەستەی ئەم کەسانە و دوجاریش لەسەر کۆمەلگا دەبێت چی بێ. هەموو ئەم پرسیارانە لە بەرنامەی ئەم جارەدا وەڵام دەدەینەوە بە ئامادەبوونی کۆمەڵێک میوان. سەرەتا راپۆرتێکمان هەیە بێ کۆ راپۆرتەکە بینین و لەگەڵ بەردەوامە بیت. فەرموو. لە ئاشنایەتیەکی سادەوە سەرچاوە دەگرێت. سەرەتا یەکترناسین و دواتر کێشانی جگەرەیەک لە پاکەتێکی هاوبەش. تەنانەت ڕەنگە بۆنکردنی گوڵێک کە ئەشەیە دیاری دەستی خۆشەویستێک بێت، یاخود لە کێشانی نێرگەلەیەکی جیاوازەوە. ئیتر بەرەو دنیایەکی قانگدراو بە دووکەڵی ژەهری سپی و ماڵوێرانی و ئالوودەبوون بەدەیان مادەی هۆشبەر و سڕکەر. چیرۆکی هەموو کەسە ئالوودەبووەکان بەم هەنگاوە سادەیە دەستی پێکردووە. سەرەتاش هیچ کات باوەڕ بەوە نەدەکرا کە کەسی ئالوودەبوو دوای یەک دوو جار بەکارهێنان ئیتر لە گێژاوی تریاک و هیرۆین و کراک و شیشە و زۆر مادەی ترە خول دەخوات و نقم دەبێت. ڕێگەیەک کە گەڕانەوە لێی ئاسان نییە. ڕێگەیەک کەشکۆ و سەروەت و سامانی کەسی ئالوودەبوو تەنانەت سۆز و خۆشەویستیشی بەتاڵانە بات. زۆر باوک هەبوون زێڕ و پارەی خێزان و منداڵی خۆشی فرۆشتووە بۆ کڕینی کەمێک مادەی هۆشبەر و ڕزگاربوونێکی کاتی لەو ئازارەی ئالوودەبوون تووشی دەکات. مادەی هۆشبەر کە بە بەڵای ماڵوێرانکەر ناوی دەبن و دەمێکە لە کوردستانیش پێی دەگوترێت ئەنفالی سپی. ڕۆژ دوای ڕۆژ سنووری بەکارهێنانی فراوانتر دەبێت. ڕۆژانە لە سنوورەکانی هەرێم بە ئەندازەی زۆر و لە شێوەی جیاجادا ئاشکرا دەبێ و هێزەکانی ئاسایش دەستی بەسەرا دەگرن. ئاماری هەفتەی ڕابردوو واتە دەست بەسەراگرتنی زیاد لە 200 کیلۆ مادەی هۆشبەر جێگەی تێڕامانە. پرسیاریش ئەوەیە دەبێ قاچاقچیەکانی ئەو مادانە توانی بێتیان بڕی چەند کیلۆی تر بە ڕێگەی دیکەدا بگەێنە ناو شار و گوندەکان. ڕێکارەکان بۆ بەرگرتن بەم ئەنفالە سپیە چین و چۆن تۆکمەتر دەکرێن. ئەرکی یاسا و پەروەردە و تاکەکانی کۆمەلگا لەم بوارەدا چین. قەبارەی ئەو زیانانە چۆن بەراورد دەکرێن کە لە ڕووی مرۆیی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بەر کۆمەلگا دەکەوێت. ئەو ناوەندانە چەندە لەژێر چاودێریدا دەبن کە شوێنی کۆبوونەوەی گەنجان و مەترسی ئالوودەبوونیان لێ دەکرێت. زۆرتر لە کام سنوورانەوە دێن. کوێن ئەوانەی بازرگانی بەم مادانەوە دەکەن؟ لە کۆتاییدا هەموو ئەم پرسیارانە تا چ ڕادەیەک لای بەرپرسان جێی بایەخن. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوامە بین با میوانداری هەرێک لا بەڕێزان. دکتۆر ڕێبوار حەمەغەریب پزیشکی دەرونی کە بەسپاسەوە لە دەرەوەی ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی هەیە، هەروەها مقدم یاسین سەمیع نەجمەدین وتەبێژی بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەی هەیە، بەڕێز گۆران محەممەد چارەسەرکاری دەرونی بەڕێزیشان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەن، دکتۆر سعید کەریمی کۆمەڵناس کە لە ڕێگەی سکایپەوە لە سویدەوە لەگەڵمان ئامادەی دەبێت. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی پیجی
فەرمی کورسات نیوز با کۆمنتەکانتان لەگەڵمان بەشداری بکەن. بەڵێ دکتۆر ڕێبوار سەرەتایە مەلای جەنابەت سڵاوت لێبێ، سواز بۆ ئامادەبوونت. ئەمەوێت لەو پرسیارەوە لەگەڵ جەناب تا دەست پێ بکەم بەر لەوەی باسی مەترسیەکانی مادەی هۆشبەر بکەین بۆ کۆمەڵگا، ئەمەوێت لە ڕێی جەنابەوە باسی ئەوە بکەین کە مەترسی بەکارهێنانی مادەی هۆشبەر بۆ ئەو کەسە چیە کە بەکاری هێنێواتە بۆ بەکارهێنەر چییە؟ جەنابتان وەکو پزیشکێکی دەرونی ئەو کەیسانەی کێتە لای ئێوە بەکارهێنەران چ مەترسیەک یاخود چ ئاسەوارێکی خراپ لەسەر جەستەیان دروست دەبێت؟ بەڵێ زۆر سپاس و دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە. بەڕاستی ئەتوانین بڵین بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و هاوشێوەکانیشی زۆر زیای کردووە و لە نێو چینی گەنجانە ڕێژەکەی زۆرە ئێستا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لە زاخۆ تا خانەقین هەیە ئەم کێشەیە، لە شارەکانی عێراق هەمووی هەیە، لە وڵاتانی دراوسێمان هەیە. وەک ئەمە بەم کێشە و گرفتە لە هەموو جیهان بەربڵاوە. بەڕاستی لە وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا ڕێژەکە زۆر لێرەش زیاترە. یعنی ئەتوانین پێی بڵێن دیاردەیەکی دەرونیە کە مرۆڤ بە سروشتی خۆی بە دوای تاقیکردنەوەی شتاگەڕێ ڕێلێگرتنی وە قەدەغەکردنی زۆر ئەستەما، بنبڕکردنی زۆر ئەستەما، بەڵام ئەکرێ ئەو ڕێوشوێنانی کە پێویستە بگیرێتە بەر بۆی لە ناو کۆمەلگا بڵاو نەبێتەوە، ئاسایی نەکرێتەوانەیە و تەرویجی بۆ نەکرێ. نایشارینەوانەیە ئێمە هەموو پزیشکانی پسپۆڕی دەرونی لە کلینیکەکانی خۆمان ڕێژەی ئەو کەسانی کە سەردانمانەکەن بۆ چارەسەر زیای کردووە کە ئەمە هەم جێ نیگەرانیە هەم جێ دڵخۆشیە. یعنی چۆن لە ڕاستیە تۆ کەسێکی گەنج ئالوودە بووە بەهەر هۆکارێک بێ، چونکە ئەمە مەوزوعەکەکرێ زۆر بە دوور و درێژی باسی لەسەر بکەین کە ڕەنگە لەم بەرنامەیە نەتوانین بە تەنها ئەگەر دەست بخەینە سەر هۆکارەکانی ئەوەی کە گەنج بۆ پەناباتە بەر بەکارهێنانی مادەی هۆشبەر بەرنامەیەکمان بووە. بەڵام بە کورتی تۆ گەنجێک کە توش بووە کە ئالوودە بووە بە حسابی نەخۆشی بۆکرێ، واتە بە زمانی ئینگلیزی پێوترێ ریلاپسین برین دیزیز. پێناسەکەی ئەوەیە کە ئەمە نەخۆشیەکە کە لە مێشکا دووبارە داوایە کاتەوە بۆ پێکاتە کیمیایانی کە لە مێشکا هەن داوای بەکارهێنانی ئەم مادەیەکە جارێکی تر. لەبەرەوەی دڵخۆشیە گەنجێک کە توش بووە سەردانی پزیشکەکە، سەردانی ناوەندە تەندروستیەکانەکە بۆ چارەسەر بۆ بەکارهێنانی عیلاج. ئێمە هەمانە ناکرێ داتاکان با بڵێن بەڕوونی باسکەین، چونکە هەموو پزیشکێکی دەرونی لە کلینیکەکەی خۆی ڕۆژانە یاخود هەفتانە لەم کەیسانە ڕوومانتیەکەن. ئێمە لە سلێمانی با بڵێن بەشێکی تایبەت ژوورمان تایبەت کردووە بۆ چارەسەرکردنی ئەم کەسانە بە پێی توانە دواتر لە چارەسەرەکە گەر جەناب دویستی داماژەی پێکەی. بەڵێ دکتۆر دەکرێت ئەم کەسانە جەنابەت باست لەوە کرد کە ئەمانە نەخۆشن و لە بەشێکی زۆری لە وڵاتانیش ئەم کەسانە بە چاوی نەخۆشەوە سیر دەکرێن. کە کاتێک ئەمانە بە ئالوودەبوو دادەنرێن ئومێد هەیە بۆ چارەسەرکردنیان، واتە دەکرێت چارەسەر بکرێن بە شێوەیەکی بنبڕ کە جارێکی تر نەگەڕێنەوە سەر بەکارهێنانی ئەو مادانە؟ بەتاکید نەخۆشن و بەتاکیدیش ڕێگەکانی چارەسەر هەیە و لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهانە سنتەر و با بڵێن بنکەی زۆر پێشکەوتوو هەیە بۆ چارەسەری ئالوودەبوون، واتایەکێکە لە نەخۆشیە دەرونیانی کە چارەسەری هەیە. بەڵام بۆ بنبڕکردن ئەستە ئەو تۆ بڵێ بە تەواوەتی ئەم کەسە با بڵێن بەپێی جۆرەکانی مادە هۆشبەرەکانە گۆڕێت، چونکە هەیە بەڵێ یعنی ئێستا من بەدەیان نەخۆشی خۆم هەبووە کە عیلاجم کردووە، تەبعاً پرۆسەی عیلاجەکەی هەنێ درێژخایەنە، پاش چەند مانگێک ئەیبینی توانێت تەبعاً سەرەتا هەفتانە ئەیبینی، دواتر 2 هەفتە جارێ، مانگی جارێ، 6 مانگ جارێ. ئەی من نەخۆشەیە دوای چەند ساڵێکیش بینیوەتەوە زۆر طبیعی زۆر ئاسایی ژیانێکی ئاساییە باتە سەر بە هیچ جۆرێک ڕووی نەکردوێتەوە بەکارهێنانی ئەو مادانە. بەڵام هەنێک جۆر لە مادە هەیە بە سروشتی پێکاتەکەی وایە کە ئەم کەسە دووبارە و سێبارە و یعنی من نەخۆشمە بۆ 10 جار وازی لە بەکارهێنانی مادەکەینەوە عیلاج و چارەسەری وەرگرتووە دەستی پێکردێتەوە. و بۆ ئاشنایی بینەران و جەنابیشتان یەکێک لەو مادانە کحولە، یعنی کە ڕەنگە لای خەڵک زۆر ئاسایی بێ بەکارهێنانی کحول و هاوشێوەکانی، یعنی بیرە و عەرەق و ویسکی و ڤۆدگا و هەموو جۆرەکانی کە ئالوودەبوون دروستەکە کاتێک کە کەسەکە وای لێ ئیتر نەتوانێت ڕۆژانە ئەبێ بەکاری بێنێ و بیخوات. لە هەموو مادەکان زیاتر ڕێژەی سەرهەڵدانەوەی هەیە. کەسەکە عیلاجەکرێ گەنجێکە یان پیاوێکی بەتەمەنە چارەسەریەکەین پاش ماوەیەک دیسان دەست پێکاتەوانێت. هەنێک مادەی تر هەیە ئۆپیۆیدەکان بەهێزن، یعنی توانای دووبارە سەرهەڵدانەوەیان بەهێزە لە کەسەکەیە، جاری وایە پاش 6 مانگ پاش ساڵێک هیچی بەکار نهێناوە دەست پێکاتوانێت. بەڵام دووبارە و دەبارەش بێ هەر بێ مافی
نەخۆش پارێزراوە بێ هەرە بێ چارەسەری بکەی هەرە بێ حکوومەت بە باشتر ئاور لە ئەم جۆرە نەخۆشانە باتوانێت و ڕێگە و شوێنی باشیان بۆ دانی. بەڵێ دکتۆر لە قسەکان تا جەنابەت باست لەوە کرد کە خۆشبەختانە لەگەڵ ئەوەی کە بەداخۆین بۆ ئەو کەسانی کە بەکارهێنەری ئەم جۆرە مادانن بەڵام خۆشبەختانە کەسانێکن کە لە ئێستادا سەردانی پزیشکی دەرونی دەکەن بۆ ئەوەی کە چارەسەری ئەو کێشەیان بکەن کەواتە هۆشیاری خەڵک لە ئێستادا تا چەند لە ئاستێکی پێویستدایە بۆ ئەوەی کە بتوانن چارەسەری پێویست وەربگرن. خۆی لە ڕاستیە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر کاریگەرە بینێ بە دیوە باشەکەی و بە دیوە خراپەکەشە یعنی ئێستا من بەداخەوە بەهۆی ئەوەی کە خۆم ئێستا لە کلینیک و ینی بەس لەبەر حرمەت و ڕێزی بەرنامەکەی جەنابتان توانین بەشداری بکەم چکۆم جاری وایە تا درنگانێکی شەو لێرە نەخۆشە بینم بەڵام ئەو بەڕێزانی کە لەگەڵتان لە بەرنامەکە حەزەکەم بە تایبەتی ئەو بەڕێزی کە لە ئاسایش وتە بێژە جاران کاگامی جەلال بوو وابزام خانە نشین بوو بەڕاستی من لە دووسێ بەرنامە وەڵا وابزام دە بەرنامەشمان کردووە تا ئێستا بەیەکەوە هەمیشە ناکۆکە بووین لەوەی کە ئێمەمان و ئەمانە نەخۆشن هەرە بێ ڕێزی و مافیان پارێزراو بێ بەریەکەوتمان هەیە لەگەڵەوەی کە دەستگاکانی ئاسایش زۆر تونترن و ئاکار ڕاگەاندنیش بە توندی دابەزێتە سەر ئەم کەسانانە جار ئەگاتە ڕادەی تەشیر پێکردن ئیهانەکردن یان لەبەرەوە گەنجێک ئەمن جاریوا بۆ گەنجەکە دکتۆر جان ناگیرێن ئەگەر بین بۆ عیلاج طبعا لەبەرەوەی پێشتر ئاسایش گرتوێتی 6 مانگ لە سزن نبووە ئامادە نییە بێت بگیرێ بۆ چارەسەرکردن لەبەرەوە ڕۆڵی ڕاگەاندن جاکردنەوەی ئەو کەسانی کە ئالوودەبوون و نەخۆشن لەگەڵ ئەو کەسانی کە تجارەتی پێوەکەن یعنی ئێستا زەلام هەیە خەڵک هەیە لە چاکسازی گەوران لە ئاسایش لەکانی گۆمە گیراوە چەند جارەوە چەند کیلۆی پێگیراوە ئێمە تۆ ناکرێت و ئەمە و بەکاری ژێنێت تەبان تجارەتیشی پێوەکە لە ناو سزنەکەشا تجارەتی پێوە کردو و چەندین جار مەحجەر کراوە ئەم کەسە بۆ نمونە بەدەیان کەسی وا هەیە ئەمانە تۆ بەجای کێتەوە لەگەڵ کەسێکی ئازایی گەنجێکە تەڵەبەی شەشی عدادیە یاخۆت لە زانکۆیە بەهۆی مەشاکلی دنیا و یەک دنیا قوربەسەری لەم وڵاتەیە هەیە بێ ئیش و بێکار گەنجێکی تر لە ڕێی جگەرەوە ماریوانە یاوەتەیە یەکێکی تر لە ڕێی حەبێکەوە شتێکی یاوەتێ و توێتی دڵە خۆشەکە سەری کێشا بۆ ئالوودەبوون هەم پارە سەرفەکە هەم بۆتە کێشە و گرفت بۆ خێزانەکەی بۆ کۆمەلگاکەی تۆ ناکرێم گەنجە داماوە وەکو ئۆتەمەشا بکەیت و 6 مانگ لە کونجی زیندانە دای بنیت و لە هەموو مافەکانی بێبەشی بکەیت و یعنی ئەو کارلێکە سلبیەکانی لەناو کۆمەڵ و لەناو خێزانەکەشە زیاترە بێ کەواتە جەناب پزیشکێکی دەرونی ڕێنمایی ئێوە چییە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئەو مادانە بەکار نەهێنن بێگومانە و یعنی تۆ کۆمەلگا بێ کۆمەلگایەک بێ کە لە زۆربەی پێداویستەکانی بۆ دابین کردبێ یعنی تۆ گەر بتەوێت گەنج مەشغوڵ کە بێ لە هەموو گەڕێکێکە تۆ ساحەی دووگۆڵی و یاری و ئینگلیز دەڵێ ئینتەرتەینمەنت یعنی ڕابواردن و خۆشگوزەرانی گەنجان دابین کردبێت باخچەی خۆش هەبێ شوێنی باش هەبێت لەبەر ئەم گەنجانە مەشغوڵ بن بەم شتانەوە حەز بە بێکاتی نەکا پرۆسەی خوێندن یعنی ئێحتیماممان بەو شتانی کە گەنجێک پێویستی پێێتی بۆی سەر نەکێشێ بۆ کاتی بەتاڵ و سەردانی نێرگە لە خانە و کافتریا و ئەو شوێنانی کە ڕەنگە شوێنی ئازاد و کەسابەتی خەڵکە حتا ئاسایشش ناتوانێت زۆر چاودێری ئەم شوێنانە بکات چونکە خۆتۆ ینی ئاسایش چی بکە خۆ ناچێت لام و کافتریا و نێرگە لە خانەیەک مخبیرێک دانیان زەلامێدانە بزانێت چی بەکارەهێنرێت چکە زۆر جار لێەوە بەڕاستی سەرچاوە ئەگرێت کە گەنجان کۆبنەوەکو لە راپۆرتەکە ئاماژەی پێکرد ئەبێت تۆ ئەمانە لە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر باشی هەبێت لە خراپ بەکارهێنانی مادەکە باز بکرێت کە کاریگەری زۆر خراپ لەسەر دەرونی کەسەکە لەسەر جەستەی کەسەکە لەسەر باری ئابووری و خێزانی کەسەکە بەجێهێڵێ بەڵام لە هەمان کاتیشە سوکاتیان پێ نەکرێت کەسێک وەکو نەخۆش مافی پارێزراوە لە هەموو دنیای ڕێزی لێژیرێ با شەرمیش نەکا سەردانی نەخۆشخانەش بکا بۆ چارەسەرکردن بەداخەوە هەتا ئێستا لێرە حکوومەت کەم تەرخەمیەکەی لەوەیە کە نەیتوانیوە بنکە و دەستگا و سنتەری زۆر باشی ڕاهێنانەوە دروست بکات بڕیاری بۆ دەرچووە بەڵکو ئینشاءالله لەم کابینەیە یاخود لە داهاتوو بتوانن دەستان خۆش بێت زۆر سپاس دکتۆر ڕێبوار حەمەغەریب سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان نامانوێت زیاتر کاتتان بگرین زۆر سپاس بۆی کە لەگەڵمان ئامادەیتان هەبوو بەڵێ ئەزانێ وەلای میوانەکانی ستۆدیۆم بەخێر بن دووبارە کاکی یاسین با لە جەناب تۆ دەست پێ بکەین ئێمە وەک ئەوەی کە دراوسین لەگەڵ وڵاتێکی وەکو ئێراندا و ئەو مادە هۆشبەرانی کە لە ئەفغانستانەوە دێن لە ساسی بۆ لە ساسی و پێنجی بە خاکی ئێراندا تێدەپەڕن تەمان
ئاماژ لیان کە گەیاندنیانە بە وڵاتانی ئەوروپا بەڵام بەشێکیان بە خاکی هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبن. جا پرسیارەکە ئەوەیە جەنابتان وەک هێزە ئەمنیەکان چۆن توانیوتانە ڕێگری لە هێنانە ناوەی ئەو مادانە بکەن ئەوەندەی کە لە توانای ئێوەدا هەبوو بێت. ئەگەرین بە شێوەیەکی گشتی باز لەسەر مادەی هۆشبەر بکەین. مادەی هۆشبەر چی وەکو بازرگانی کردن، چی وەکو بەکارهێنان و ئالوودەبوون وەکو دیاردەیەکی جیان لێ هاتووە، ینی بۆتە جیهانگیریەکی پێوە دیارە، ینی زۆربەی وڵاتان بەدەست ئەم مەترسیەوە ناڵێنن، بەجددی مەترسیە لەسەر کۆمەلگای جیهان. کوردستانیش وەک یا هەرێمی کوردستان ئەگەر بە تایبەت قسەی لەسەر بکەین بێگومان بێبەش نەبووە لەو مەترسیە، یان پشکی ئەو مەترسیە بڵێن بەری کەوتووە. خۆشبەختانە ئێمە کە بە پێی ئامارەکان ئەگەر قسە بکەین، خۆشبەختانە هەرێمی کوردستان لە چاو وڵاتانی دەوروپشتمان لە چاو وڵاتانی زۆر وڵاتانی تر ئەو ڕێژەیە کە هەیە زۆر کەمترە. ئەمە لایەنێکی ئیجابیە. لایەنێکی تر هەیە بەداخەوە ئەوەی کە هەندێک نیگەرانمانەکات لەم چەند ساڵەی ئەخیرا بەرەو هەڵکشانە چێ سەرڕای ئەوەی کە بە جوهدی هێزە ئەمنیەکان بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی کە هەوڵ و مانوبوونێکی زۆری بەردەوامی هەیە بۆ ڕێگریکردن هەم لە داخڵبوونی بۆ ناوەریمی کوردستان هەم لە ڕێگریکردن لەوەی کە بەکار بهێنرێ یاخود بازرگانی پێوە بکرێت لەناو هەرێمی کوردستان یاخود پیاتێپەڕێ. ئەو سەبارەت بەو پرسیارەی جەنابەت کە کردت، ئەو کوردستان خۆتەزانی وەکو هەرێمی کوردستان سنوورێکی فراوانی هەیە لەگەڵ دراوسەکانمانە، وەکەوەی کێسە ئاماژەم پێیە وڵاتانی دراوسێمان زیاتر لە هەرێمی کوردستان و حاڵەتانیان هەیە و دیاردەکە زۆر بڵاوەتیایە. بێگومان بوونی سنوورێکی فراوان ڕەنگە جۆدێکی زیاتر مانوبوونێکی زیاتر بۆ هێزە ئەمنیەکان لە بەردەمیان نایە بۆەوەی کە ڕێگری بکێ. ئاسایشی سلێمانی هیچ وەختێک کەمتر خەم نەبووە، بەردەوام هەوڵ و مانوبوونی بەردەوامی هەبووە و داتاکانیش چالاکیەکانیش کە بەردەوام بڵاوەکرێتەوانێ بۆ ڕێگریکردن لەو بازرگانیکردنە یاخۆ ڕێگریکردن لەو کەسانی کە کەسانی هەرزەکار یان کەسانێکی تر خەنە سەر ڕێگەیە بەردەوام بووە و بەردەوام لیان گیراوە و ڕوبەڕووی یاساش کراونەتەوە. بەڵام دکتۆر ڕێبوار ئاماژەی بە شتێکێک کە وەک گلەی یەک باسی لێ کرد کە ئێوە جیاوازی ناکەن لە نێوان ئەو کەسانی کە بازرگانی پێوە دەکەن لەگەڵ ئەوانەی کە بەکارهێنەرن. دیارە ڕەنگە پێویست بەوەش بکە کە یاساکان لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەرا بێت بە شێوەیەک جیاوازێکی تەواو هەبێت لە نێوان بازرگان و بەکارهێنەر. ئەوەی کە کاری ئێوە تەنها دەستگیرکردنی ئەو کەسانێ بەبێ جیاوازی. ئەگەر لە سەبارەت بەوە قسە بکەین ئاماژە بە قسەکانی کاک دکتۆر ڕێبوار، دەستگای ئاسایش دەستگایەکی تەنفیزیە یاسا جێبەجێەکە لە یاساکانە ئاماژە بەوە یار کەسێکە ئەو بازرگانیە بکات یاخود بەکارهێنەر بێ بە پێی یاسا ئەوە کارێکی یاساخە و ئەبێت دەستگیر بکرێت و ڕوبەڕووی یاسا بکرێتەوە. ئەمە ئەرکی سەرەکی دەستگا ئەمنیەکانە کە جێبەجێکردنی یاسایە، بەڵام جیاوازی لە بینی بەکارهێنەر لەگەڵ بازرگانە بێگومان جیاوازی هەیە، بەتایبەتی لەم یاسای نوێیە کە ئێستا کاری پێکرێت. لە جاران ڕەنگە لە ساڵانی پێشووترا یاسایەکی هەبوو کە یاساکە تۆزێک بە شێوازێک لە شێوازەکان گشتگرتر بوو، ئەم جارەیان تقریبەن جیا کراوەتەوە. ئێستا لە خۆشبەختانە لە ساڵی پارە لە مانگی نوێیە یاسایەک دەرکرا کە لە مانگی یەکی ئیم ساڵەوە ئەو یاسایە کاری پێکرێت کە هەردووکی جا کراوەتەوە. بە تایکید یاسایەکمانە یاسای ژمارە 25 کە یاسایە سەبارەت بە بازرگانیکەرانە بە مادەی هۆشبەر ئەوانە سزایەکی تونتریان هەیە. بەڵام هێشتا لە ڕووی یاساییەوە کەسانی بەکارهێنەر بە نەخۆش سیر ناکرێت. ئەگەر ڕێگەم بی بۆی منەوە پێ بڵێم، بەڵام هەر لە هەمان یاسایە مادەی ژمارە سیمانێ یان مادەی سی تایبەتە بە بەکارهێنەرانی ئەوە کە ڕەنگە ڕێگە چارەشی لەگەڵا بێت نەک تەنها بە سزادا نەک سزا. هەر لە هەمان ئەو یاسایی کە تایبەت بە مادە هۆشبەرەکان دەرچووە حکومەت ملزەمەکە کە لە ماوەی 2 ساڵە سنتەری چارەسەری تایبەت بە ئالوودەبووان بە کەسانی بەکارهێنەرن دروست بکرێت. تا ئێستا و ئێمە لە بیدایەتی ئیم ساڵین لە مانگی یەکەوە یاسایە جێبەجێکراوە هیواداری لە ماوەی ئەو 2 ساڵەیە حکوومەتی یاریان بتوانێت ئەو شوێنانی کە تایبەتە بە چارەسەرکردنی ئەو کەسانەی کە ئەلدەبوون بەو مادانە دروست بکا بۆ ئەوەی تەنها بەس سزاکە. ئێمە پێمان وایە وەکو ئاسایش خۆشمان لەو قەنەعەتەیان کە تەنها چارەسەر سزادان نییە، بەڵام ئێمە ڕێگەی ترمان نییە وەکو ئاسایش و هۆکاری ئالوودەبوون یاخود تەنانەت بازرگانیکردنیش هەمە لایەنەیە. بەڵام ئەوەی کە جێ داخە ئێمە گلەیمان لە زۆر مۆساتیکە هەیە، هەم لە مۆسە پەروەردەیەکان کۆمەڵایەتیەکان ڕێکخراوەکانی
کۆمەلگای مەدەنی کە هەمانگین لەگەڵمانە چکە ئەمانە هۆکارەکانی ئالوودەبوون یا بەزگانیکردن هەمەلایەنەیە بەڵام ئەوەی کە هەیە لێرە بەداخۆی من نیگەرانی بەعکس ئێمە نیگەرانی لەوان کە ئێمە لە سنگەرەکە بەتەنیا بەجیانیشتوین ئێمەش ڕێکارەکانمان دەستنیشان کراوە جێبەجێکردنی یاساکە ئەومان پێ ڕاستە دەست خۆشداترە گەڕم وڵاتکەوتە کا گۆران تا چەند بوونی سنتەری چارەسەرکاری بۆ ئەو کەسانی کە ئالوودە و بەکارهێنەری مادە هۆشبەرەکانن لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان گرنگە دەستان خۆش بێ وڵات لە ڕاستیدا بۆی کە هەموو کاتێک بۆی کە ئێماڵین هەوڵی چارەسەرکردن بدرێ و زۆر باشترە لەوەی کە بۆ نمونە کەسێک شوێنێک نەبێت کە ڕووی تێ بکە کرانەوەی سنتەرێک بە تایبەتی بۆ چارەسەری ئاڵوودەبووان بەڵێ واکات بۆی کە یانی ئەگەر بێت و بۆی کە حاڵەتەکان بە تەواوی چارەسەر نەکرێ و بێتەوەی کەمکردنەوەی بەکارهێنانی ئەو کەسانەی کە ئاڵودەن بە مادەی هۆشبەر بۆیە دایمەنەوەمان لەبیر نەچێت لە چارەسەرکردنی مادەی هۆشبەرە چارەسەرکردنێکی تەواوەتیمان نییە ئەنی و ناتوانین بۆی کە بە کەسێک بە تەواوەتی بڵێن نەماتوانین چاچیەکەینەوە بن بڕیەکەین چکە لەوانەیە ئامارەکان بۆی کە پێمان بڵێنەڵێ لە 100 کەس لەو کەسانی کە لە سنتەری چارەسەرکردنەکانیشە چارەسەر وەرەگرن احتیمالاتی هەیە بۆی کە 6 کەسیان دووبارە دەست پێ بکاتەوە باش لێراتۆڕە ئەگرم کات گۆران ببوورە لەسەر ئەم قسەی جەنابەت باس لەو ئەکەن کە دکتۆر ڕێبواریش باسی لەوە کرد کە بەشێکی زۆریان دووبارە دەست پێ ئەکەنەوە ئەگەر تۆ سنتەرێکە هەبێ بەدەر لەوەی کە چارەسەری ئەماناکەی کۆمەڵە توێژەری کۆمەڵایەتی هەبێ کە لەو هۆکارانە بکۆڵیتەوە کەوا دەکات ئەم کەسە ئەم کارە بکات و ڕێگەیەک بدۆزیتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە هەیەی کە پاڵنەری بۆ ئەوەی کە بەکارهێنەری ئەم مادێ بێ پێدوانی ئەگە بتوانین چارەسەری ئەمە بکەی جارێکتر نەگەڕێتەوە سەر بەکارهێناری ئەم مادە ئەکرێت دەربارەوەی کەوتمان ینی خاتون لە شێوازی چارەسەرکردن بە تایبەتی لە بواری مادەی ینی هۆشبەرەکانە ئەوەیە کە چکا شتێکە پەیوەندیدارە بە دەرونی ئینسانەوە و ئەوەیە کە ناتوانانی بە تەواوەتی 100% تەختی ئەو شتە بکەیت چکە خۆتە زانی بۆی کە دەرونی ئینسان بەردەوام لە گۆڕانکاریایە لەوانی هەرم شێوازی دانیشتنی خۆمانی ساڵانێ مەزاجێکی ئیستقرارمان هەبێ بەڵام لەوانە 2 دقیقەی لەو دیۆ دەرگایەوە گۆڕان شتێک بێتە پێشەوە گۆڕانکاری ڕووبە بەڵام ئەو شتێک کە جەنابەت باسی کرد بەڵێ ئەکرێت دەربارەی ئەوەی کە مەشتێکی زۆر باشە بێ وا کات کە على الأقل كهولي چارەسەرکردنی تەواوەتیش نییە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئەو ڕێژەیە و لە ڕاستیدا ئەمەشکا کرێت و شتێک کە جەنابەت باسی کرد شتێکی زۆر باشە بێ ئەوەیە کە دایما نمە باسی واکەین خواوی سندێرە شتێک ئیزافە بکەم دەربارەی ئەوەی کە چارەسەرکردنی مادە هۆشبەرەکان تەنها پەیوەندی بە جیهەتی کاگیاسینوانەوە نییە و تەنها پەیوەندی بە پلانی تەندروستیەوە نییە و ئەم شتە ینی پەیوەندی بە کۆمەڵێک لانی زۆرەوەی بۆی کە ئێمە بتوانین ئەم شتە چاپ بکەین تەنانەت پەیوەندی بە ینی بۆ نمونە ئەگەر من کەسێک بم کە بەکارهێنەری ئەو دەرمانە بم کێشەی دراوسێکەشمانە اینجا کێشەی کۆڵانەکەیە و اینجا بێ بە کێشەی ئەو مانتیقەیە واتە واتە ئەبێ تێڕوانینی ئێمە بۆ چارەسەرکردنی مادی هۆشبەر نابێت تەنها چاومان لەسەر برانی ئاسایش و وەزارەتی تەندروستی بێ بەڵکو ینی زۆربەی سێکتەرەکانی تر کۆڵانەکە دراوسێکان کاگیاسین باسی شێوازی پەروەردەی ئێستا هەبووە نەخێر لە ڕاستیدا شتە نەبووە نا لەبەرەوەی کە وەکووتمان هاتنە ناوەی ئەم مادەیە بۆ ناو هەرێمی کوردستان و بەکارهێنانیشی لە ڕاستیدا شتێکی تازەیە ینی بە تۆ سەری ساڵەکانی ڕابردوو بکە بۆی کە ئەو کەسانی کە لە بەتایبەتی باسی شاری سلێمانیەکەین لە ڕاستیدا ئەم شتە نەگوەکو ئێستا کە باسی لێکرێ لەوانەیە هەبووە بەڵام چەند کەسێکی معەن بوون و چەند کەسێکی دیاریکرا بوون کەم شتیان بەکارهێنەوە بەڵام ئێستا سێرەکی ڕێژەکە زۆر بە شێوازێک زیای کردووە ینی لە حاڵەتەوە ئێستا بووە بە دیاردا بەڵێ بێگومان بەڵێ ئەوەی کە وتمان ینی چارەسەرکردنەکە بەڵێ بەشێکی ئەمە پەیوەندی بە شێوازی پەروەردەوە هەیە پەروەردەی خێزان نا بەڵکو وەزارەتی پەروەردەم بەسمان وەزارەتی تعلیمە فێرکردن لە ڕاستیدا مامۆستایانی ئاینی من هەموو جارێک گوتومە بەشە قورسەکە بەرەوانەکەوێ چونکە ئەوان نخبەیەکن لە مجتەمەعەیە کە زۆرینەی خەڵک جوان لێگرێ ئەوان ئەتوانن بەشێک لە وتارەکانیان بەشک لە قسەکردنەکانیان بە تایبەتی لە وتاری هەینەکانە یعنی ئەم شتە بخەنە ناو پرۆگرامەکەیانەوە من وەکو خۆم لەوانەیە لە 3-4 پرۆگرامی ترە و لە 3-4 با بڵین سیمینار و پانێڵ ئەمانە باسی ئەومان کردوتمان تکایە
بەشێک لە بەرپرسیارەتەکە بەرەوانەکەوێت زۆر دواتر بە تەفاسیل باس لە ڕێگەکانی چارەسەرکردنەکەین دەستان خۆش بێگەڕێ وڵاتان بەڵێ ئازیزان ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ ئێران ئێمە وەک باسمان کرد ئێمە دراوسەی لەگەڵ ئێراندا بۆیە ئەو مادانی کە لەوێت هەرچەندە بە خاکی هەرێمی کوردستاندا بڕوات پشکێکی بەر هەرێمی کوردستانیش دەکەوێت بە وتەی مەجید کەریمی سەرۆکی پۆلیسی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ئێران ساڵی ڕابردوو لە ئێران 1010 تەن مادەی هۆشبەر لەلایەن پۆلیسی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەستی بەسەرداگیراوە لە سێمانگی سەرەتای ئەم ساڵ واتە بەپێی ساڵی ئێرانی کە واتە لە 21 سێوە کە ساڵی ئەوان دەست پێ دەکات لە سەرەتای بەهارەوە لە ئێران 300 تەن مادەی جۆراوجۆری هۆشبەر دەستی بەسەراگیراوە و 5500 کیلۆی بە تەنها مادەی شیشە بووە ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵی زاینی لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون کە 216 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە 662 کیلۆ تووتنی نێرگەلە کە حەشیشی تێکەڵ کراوە لەگەڵ 40936 پارچە حەبی بێهۆشکەر کە بەڕاستی ئەم ئامارانە پێمان دەڵێن کە هەرێمی کوردستان لە ئێستادا لە بەردەم مەترسی ژەهری سپیدایە بەڵێ ئەچمە لای دکتۆر سعید کە لە سویدەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان ئامادەیە دکتۆر سلااوت لێبێت ئەگەر گوێبیستی ئێمە بووبیت و گوێبیستی و ئامارانە بووبیت کە من ئێستا ئاماژەم پێکرد ئەو ڕێژە زۆرەی کە بەکارهێنەر لە ئێراندا کە هەیە مەترسیەکانی چین و بەتایبەت ئەوەی کە باس دەکرێت لە ئێستادا ئەو گۆڕانکاریە خێراییە کە لە بەکارهێنان کە جۆری ئەو مادانەی کە بەکار دەهێنرێن گۆڕانکاریەکی زۆر خێرا هاتۆ بەسەر ئەو مادانەی کە بەکار دەهێنرێت وەک ئاماژەم پێکرد 5500 کیلۆ بە تەنها مادەی شیشە بووە. ئەمانە مەترسیەکانی چین بۆ وڵاتێکی وەکو ئێران و دوجاریش کاریگەری چیە بێ لەسەر هەرێمی کوردستان؟ سلام هەیە لە جەنابتان و لە هەموو میوانە بەڕێزەکان زۆر مەمنونم کە منیشتان بۆ بەرنامەکەی خۆتان بان کردووە سەبارەت بە سوالەکەتانە بێ زۆر بە کورتی مێژویەشی سکۆلەی لێ باس بکەم ئەوە لە پێشەم گشتەدا ئەوە زۆر بە زەروری ئەزانم ئەم دوسێش بڵم کە حاصلی ئەو کارە ئەو تەجروبیاتە بووە ئەو 20 ساڵە کە لە ئێرانی شەر بووە یەکێنەوەی ئەو کارە بە هیچ عنوان بۆ ئەو برپرسانەی کە ئەوڕۆ لەسەرەوەی حکوومەتن ئەوە کارێکی سیاسی نییە یعنی وەختێ بە دیدەشی علمی زانستی بە زانیاری زۆرەوە بە کاری دانشگاهی ئەوە بدەیە دەست ئەو کەسانەوە کاری علمی دەکەن حتا پۆلیسەکانیش حتا ئاسایش دیدی علمیان هەبێ نسبەت بە مەسەلەکە ئەو وەختە ئەپرۆچێکی علمی نسبەت بە شتەکە بە وجود بێ کارەکە ئاسان دەبێتەوە ئەوەی کە سوالی جەناب بوو کە چه مەترسی هایەکەیە ئەوەش ئضافە دەکەم هەموو ڕۆژێ نسبەت بە ڕۆژی قبلتر شاهدی ئەوەی دەیبینین بە چاوی خۆمان کە مەوادی جەدید دێتە بازارەوە کە لە قبلەوە نەبووە ئەوە سەوداگەریە ئەوە مافیایە ئەوە علمی لە پشتە شیمیدانی لە پشتە دانشگای لە پشتە تەشکیلاتێک هەیە بە شوێن ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ مەوادی جەدید دروست بکە دیارە ئەو ئەپرۆچەی ئێمە هەمانەیان با بڵێن ئەو ئستراتێژیەی کە ئێمە دەیچینین بۆ کۆنتترۆلی مادەیەک ممکنە لە مۆردی شتەکانی دیکەدا جواب نەداتەوە ئێمە نیگەرانی ئەسلیمان ئەلان ئەوە بوو کە جەنابەت بۆ خۆشت فەرموود 5500 کیلۆ شیشەیە شیشە فەرقی هەیە لەگەڵ تریاک فەرقی هەیە لەگەڵ حەشیش ئەلان حەشیش زۆرێک لەو با بڵێن وڵاتانی وەکو هۆلەند و وەکو بازە ئایالەتی ئەمریکا ئەوانەش ئازاد بووە ئەو نیگەرانیەی کە ئەمڕۆ هەمانە نسبەت بە مادەیە وەکو شیشە زۆر زیاترە لە مەوادێک وەکو حەشیش پس ئەو ئستراتێژیە ئێمە دەیچنین بۆ مەوادێک وەکو شیشە فەرقی هەیە لەگەڵ ئەو ئستراتێژیە و ئەو ئەپرۆچەی هەمانە بۆ مەوادێکی وەکو حەشیش تریاک هەروایە هەموو ئەوانە پس ئێمە دەبێت ستادێک تەشکیل بدەین ئەو ستادا ئازای ئاسایشیشی تێدایە ئازای تەسمیمگیر لە حکوومەتی تێدایە ئازای تێدایە علمی و دانشگاهی
دادنیشن بەڕەسی دەکەن بزانن ئەوڕۆ مەترسی چییە تهدیدی زۆرتر لە چ ناحیەیەکەوەیە. من شتایەکتان بۆ باز دەکەم ئێستا وەکو ئەوەی کە بۆ خۆت فەرمووت کە 5500 کیلۆ شیشە هەیە، شیشە لە ئەفغانستانەوە نایەتە نێو ئێرانەوە. دیارە ئێمە وەکو دراوسەی ئەفغانستان زیاترین مەوادێک کە وارد دەبێت لە وێرا تریاکە، وەلی شیشە لە وێران نایە، شیشە لە کارگا دروست دەکرێت، زۆر بەشی لە خودی ئێران دروست دەکرێت. قسەکە ئەوەیە کە سپێنێ هەر ئەوە لە عێراقیش دەکرێت، هەر ئەوە لە هەرێمیش دەکرێت. ینی ئەو مشکلەکە ئەوڕۆکە مەسەلەن لە ئێران هەیە یا لە وڵاتانی دیکە هەیە، سپێنێ لە کوردستانی شەر ئەوە دەبێت. دکتۆر کەواتە جەنابتان پێتان وایە ئەو گۆڕانکاریە خێرایی کە لە جۆری مادەکاندا ئەکرێت کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر هەرێمی کوردستان دەبێت؟ بەڵێ هەروایە. ینی پێم و ئەوڵەن کە وەکو دراوسەیەک هەرچیە کە ئێمە تەجروبەمان کردووە لە ئێراندا ئێوەش تەجروبەی دەکەن. ئێمکانی نییە ئێمە لافاوێ بێ بۆ لای ئێمە نەیە بۆ ئەوێ. ئێمکانی نییە ئێمە لە ئاسیب و لە خەتەرا بین لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردایەوە خەڵکی کرماشان خەڵکی سنایە ئەوڕۆ فەرقی نییە، خەڵکی مەشەدە خەڵکی تارانە هیچ فەرقی نییە. خەڵک لە هەرێمی شەر ئەو مشکلەی دەبێت لە بەغداژەی بێت لە تورکیاش دەبێت. ئەوە وەکو سێڵاوێک ئەوە ترانزیتە، ئەوە پوڵە بە خااتری ئەوەی کە کەسبە عدەیە زۆر گیانیان دادنێن بۆ ئەو کارە. لەبەر ئەوە من بە کورتی دەمەوێت ئەوە بڵێم کە دیدێکی علمی نگاه و ئەپرۆچێکی علمی ئستراتژی شێشی علمی زۆر باز لەگەڵ دراوسەکانی هەرێمە بێ بەرقەرار بکرێت، لەگەڵ دەوڵەت لە بەغدا کار بکرێت، لەگەڵ دەوڵەت لە تاراندا کار بکرێت، ارتباطاتی زۆر مستەقیم لەگەڵ ستادی ئێمە پێڵێن ستادی مبارزە با مەوادی مخدر لەگەڵ ئەوانە کار بکرێیانی لەگەڵ دراوسەکان لە تەجروبیاتی ئەوانەش دیارە ئیسفادە دەکرێت، وەلی ارتباطاتی ئاسایش لەگەڵ پۆلیسی ئەوان فەرقی نییە. دکتۆر پێتان وایە ئەمە ڕێگایەکی چارەسەرە بێت؟ من پێم وایە بەشێک لە کۆنتترۆل لەدەست خۆماندایە. بەڕێزانی کە میوان بوون زۆر بە جوانی ئاماژیان بەوە کردووە کە لە وەزارەتی پەروەردە ئەو نەخشی هەیە، ئێمە هەمانە لە بەهزیستی نەخشی هەیە، هێمانە لە دانشگا و لە ئەوانە هەموو نەخشیان هەیە. ئەمە من باسی شتێکی دیکەش دەکەم. ئەی میدیا ئەو هەموو نەخشی هەیە. من وەکو کۆمەڵناسێکەوە دەڵێم ئەی بۆ لە میدیا ئێمە بانگی دەکەین لە سریالی تەلەڤیزیۆنیمان هەیە و ئەو هەموو بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەو هەموو سریالە پەخشەبێتەوە، ئی تورکیا، ئی خودی هەرێم، ئی ئێران، بانگی دەکەین ئاغای دکتۆر فلان کەس لە بەخشی قەلبەوە بۆ بەخشی ئورژانس ئفتخارێکی پێ دەکەن و ئەوە ئاغای دکتۆرە جلوبەرگی لەبەرە لە ئۆتاغەمەلایە. ئەی بۆ باسی دکتۆرێک ناکەن کە پسپۆری ئەتیادە پسپۆری گیرودەیە بۆ قەت ئەو کارە لە تەلەڤیزیۆنەکەمانە نمایش نادەین. ئەوە مەترسیە، ئەوە نیگەرانی ئەسلیە. جامعە دوورە بێتەوە لە گیرودەیی، دوورە بێتەوە لە ئەتیاد. کەسێک کە ئەتیادی هەیە دەترسێ باسی بکات. دکتۆرێک نییە یا دەڵێن ئەوە عیبە ئێمە بیڵێن، لە پێشا بێ ئەو سەدە بشکێنی، لە پێشا دەبێ ئەو مەترسی ئەسلی کە من دەمەوێ قسە تکراری نەبێتەوە و برادرانەی دیکە باسییان کرد من شتێکی کەم کوتبێ ئەوەیە کە ئێوە بە تەلەڤیزیۆن ئەهەمیەت بدەن، بە مێدیا، بە ڕۆژنامە، بە زۆر شتی دیکە ئەنجومەن دروستکەن بۆ ئەو کارانە لە مەحەلاتی شاری. ئەنجومەن هەبێت کە ئەوڵێ قوبحی ئەو کارە، ئەوەی کە ئەو کارە قەبیحە، زشتە، ناحەزە، ئەو کارە ئەوە لابسی. ئێمە زۆر باشە نەخۆشیمانەی بێ باسی بکەین. بەڵ دەستا خۆش بێت دواترە گەڕمۆلات دکتۆر سعید. بەڵێ ئەزیزان ئێمە وەک لە سەرەتای بەرنامەکەشەوە باسمان لە بەشداری پێکردنی کچان و ژنان کرد لە بازرگانی پێوەکردن و لە بەکارهێنانی مادەی هۆشبەر. لەوبارەیەوە راپۆرتێک ئەبینین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرموو. لە 6 مانگی ئەمساڵ لە شاری ئەولێر 881 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون و بڕی 214 کیلۆ 393 گرام مادەی هۆشبەر لە جۆرە جیاوازەکان و 662 کیلۆ 500 گرام توتنی هندی تۆباکۆ حەشیشی تێکەڵکرا و 4936 شیت حەبی بێهۆشکار دەستی بەسەردا گیراوە. لە ساڵی 2006 ئەو ساڵی کە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر پێکێنراوە، لەو ساڵەدا تەنها 30 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. بەڵام لە ساڵی 2020 زیاتر لە 1100 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەردوو پارێزگای هەولێر و دهۆک دەستگیر کراوە. ئەم پرسە تەنیا بەوان چارەسەر ناکرێت. بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر تەنها لە ڕەگەزی نێردا نییە. باوتەیە مینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە نێو ژنانیش ئامارەکان دڵخۆش نین. ئەوانەشی گیراون و بەکاری دێنن
کە ڕێژەکە زیاتر لە نێو ژنان و کچانی گەنجن. تەمەنەکان زیاتر گەنجن ئاڵوودەبوون بە بازرگانیکردن ئیستیغلالکردنی ژنە بۆ ئەم بوارە بۆ ئەوەی شکیلێ نەکەن لە دەستگای ئەمنیەکان بۆ کاتی بەکاردێنین ئەوە تەمەنی تری تێدایە بەڵام ئاڵوودەبووەکان زیاتر ئەوانن کە لە تەمەنێکی دیاریکراون زیاتر گەنجن لاون بەداخەوە. پێویستە ڕوبەڕوو ببینەوە بۆ ئەوەی کە لە پێشینەی وەزیری تەندروستی لە ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ڕایگەیاند هەڵمەتەکانی هۆشارکردنەوە و هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر بەردەوام دەبن. ئامانجی سەرەکیمان هاوڵاتیە کۆمەلگایە ڕێکخراوەکانی NGO پیاوانی ناو کۆمەلگایە پیاوانی ئاینیە و دامودەستگاکانی ڕاگەیاننا بۆ ئەوەی هۆشداری بدەنە خێزانەکان تێکچوونی خێزانەکان تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی و هەروەها بەلاڕێداچوونی گەنجەکان دەبێت ئەمە تێدا زۆر بە گرنگی و ڕەچاوی بکەین. باگوێرەی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر و کارتێکارە عەقڵیەکان لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە ئاڵوودەی مادەی هۆشبەر بوونە دەتوانن خۆیان ئاشکرا بکەن لەژێر چاودێریدا دەبن و چارەسەر دەکرێن تاوەکو کەسێکی ئاسایی بگەڕێنەوە نێو کۆمەلگا. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان لەگەڵتان بەرداوامە بین کاک یاسین لەسەر بەشداری پێکردنی کچان و ژنان ئەوەندەی کە ئێوە کارتان لەسەر ئەوە دەستگیرکردنی ئەو کەسانە گرت بێت تا چەند کچان و ژنان بەکاردەهێنرێن لەم کارەدا. بێگومان کچان و ژنان شەرتاکێکی ئەم کۆمەلگایان یعنی بەدەرنین لە تێکڕایی و کێشانەی کە ڕوئیاد یا تێکڕای و تاوانانەی کە ڕوئیاد یاخود کەسێکە کارێک ئەنجامەیەت بێگومانەوانیش ڕەنگە هاتووشی ئەو حاڵەتانە بن تووشی ئەمال دەبن بوون یا بەکاربێنێن لە کاری بازرگانیان بەڵام خۆشبەختانە ڕێژەکە زۆر کەمە ینی ئەگەر ئێمە ئەوە دەمەوە ئەمارەکە لەسەر ئەوەیە کە زیاد نکات بەڵێ ئێمە هەم کار لەسەر ئەوواکەین کە زیاد نەکە یان یەگەتمانێ ئەو دیاردەی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر یاخود ئالوودەبوون بنبڕ بکەین لە هیچ کۆمەلگایەکە لە وڵاتی پێشکەوتوەکانیشا کە تەکنۆلۆژیای زۆر باشتر توانای زۆر باشتریانەیە زانستی زۆر باشتریانەیە بتوانراوە بەڵام ئێمە کارکردنمان بۆ ئەوەیە کە نێڵین ئەو ڕێژەیە کە هەشە دایگرینە ئاستێکی زۆر خواردترەوانەیە و نێڵین لە هەڵکشانە بێ کە جێداکە وتمان بگورە با من ئەوت بۆ باس بکەم سەبارەت بەو ئاماری وازام جەرەمت باست کرد پێم وایە هەرێمی کوردستان بەگشتی باس کرد لە ئەو ئامارەی کە ئێمە وەکو ئاسایشی سلێمانی لە بەردەستمانایە لە ماوەی 6 مانگەی ڕابردووە ڕێژەکە ڕێژەیەکە لە چاو ساڵی پارە ڕەنگە کەمێک سەروتر بێ بەڵام بەمانایەوە نییە کە ڕێژەکە زۆر بێ لە تێکڕای 305 کەسی دەستگیرکراو بە مادەی هۆشبەر کە بازرگانی کردووە یا ئالوودە بووە 18 کەس لە ڕێگە زیمەیە ئەمە ئەگەر مقارنەی بکەین بە 305 کەس ڕێژەیەکی کەمە ڕێژەیەکی کەمە لەبەرەوە ناتوانین بڵێن ئەوە بۆتە حاڵەتێکی مەترسیدار یاخود دیاردەیەکە باس لە بلێکێک لە ئامارەکانە باسم لەوە کرد 662 کیلۆ توتنی نێرگەلە کە مادەی حەشیشی تێکراوە پرسیارەکە ئەوەیە بە دوواداچوونی ئێوە وەک ئاسایش بۆ کافتریاکان بە تایبەت ئەو کافتریانەی کە نێرگەلەی تێدا دەفرۆشێت بە دوواداچوونەکانی ئێوە چۆنە بۆ ئەوەی کە نەهێڵن ئەو دیاردەیە پەرەپسێنێت وەک بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی وەکو بەڕێوەبەرێتی بەگژاچوونەوەی مادە هۆشبەرەکان بە تێکرا جۆدی ئاسایشی سلێمانی بۆ ئەم حاڵەتە بۆم دیاردێ بۆ سەررجەم کردەوە قەزەون و تاوانکاریەکانی تر بەردەوامە لە هەموو سوچووکە لە بەرێکی سووری دەسەڵاتی کاری دەستگای ئاسایش شەو ڕۆژ خراوەتە سەر هەر لە مەرزەکان لە سنوورەکان لە هەر شوێن و کۆڵان و جادەیەک و لەناو بازارە لەناو چوارچەوەیەشا بێگومان کافتریاکان بەردەوام چاویان لەسرە هەچ حاڵەتێک لەو جۆرە هەبێت دەستنیشانەکەێت و دەستگیرەکرێت کۆتا قسەی ئێوە و دڵنیایی ئێوە بۆ هاوڵاتیان بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم مادانە چۆن وەک بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی هەوڵەکانمان زۆر لەوە زیاترەکەین کە کردومانە بەبەستی ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە و داواکاریشین لە سەررجەم ئەو لایەنانەی کە پەیوەستن بەم حاڵەتەوە هەم لە خێزانەوە چکە ئێمە وەکو تەجروبەمان خێزان ڕۆلی کاریگەرە بینێ لەسەر پەرشتیکردنی هەرزەکاران کە زۆربیان ئەوانە تووشی ئەو بەلا ڕێچوونە بن لەگەڵ مؤسسە پەروەردەییەکان
لەگەڵ پیاوانی ئاینی لەخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕاگەاندنەکان بە هەمان شێوە دەوری کاریگەریتوان ببینین بۆ شارکردنەوەی کۆمەلگا باگاهێنانەوەیان لەو مەترسیە بۆ ئەوی کە بتێکەوە هەموو بتوانین ڕێگریت. دەستخۆش کاک گۆران بەپێی ئەو کەیسانی کێنە لای ئێوە ئەگەر باز لە ڕەگەزی مێ بکەین کاریگەری و ئاسەواری خراپی بەکارهێنانی مادی هۆشبەر لەسەر ڕەگەزی مێچی جیاوازی هەیە لەگەڵ ڕەگەزی نێرە لە ڕووی جەستەییەوە بۆ ئاسەوارە خراپانی کە دروستە بێ؟ نەخێر دەربارەی ئەوەی کە باڵین بۆ ئاسەوارە خراپەکان بە من حەزم کرد لەسەرەوە باس بکەین و کەسانەی کە بڵێنەوە مادانین کەوا لە ئینسانەکات کە پێی ئاڵوودێ ببێ بە سێ شێوە پۆلە نەکرێن کە کاریگەریە کاتە سەر ئینسان باشە شێوازێکیان ینی کاریگەریە کاتە سەر پێکهاتەی مێشک و کاریگەریە دەرونیەکانی سەر مرۆڤ و لەگەڵەوەی کە بڵین کاروباری یاسایی کە بنەما یاسایی کە کێشەی بۆ دروستەکە کاتێک کەسێک کە بۆ نمونە ئەو موادەی کە بەکاریە هێنێ هەمان ئەو کاریگەریانەی کە لەسەر جەستە یاخود لەسەر دەرونی ئافرەتێک یان بڵین لەسەر دەرونی ئافرەتێک بەجێڵێ هەمان کاریگەریشی لەسەر ڕەگەزی نێر یاخود ڕەگەزی بەرامبەر جۆری مادەکە باسمالەوە کرد کە گۆڕانکاریێکی خێرا هەیە لە بەکارهێنانی جۆری مادەکان جۆری مادەکە کاریگەریەکان ئەگۆڕێ لە جەستەی ئەو کەسی کە بەکاری بەڵێ بێگومان ئێستا باسیەوەمان کرد کە بۆ نمونەم مادەیەکی وەکو تلیاک کاریگەریەکانی کە لەسەر کەسێک کە دروستیەکات کاریگەریەکانی زیاتی جەسەدیە واتە لەسەر جەستەی زۆرتر کاریگەریەکە بەڵام دەرمان ینی موادێکی وەکو شیشە یان ئەمفیتامین یان کریستاڵ زیاتر کاریگەری دەرونی لەسەرم کەسە دروستەکە بۆی ئەو مادانی کە کاریگەری دەرونی زیاتر دروستەکە ئەوانن زیاتر کێشە بۆ کەسەکە دروستەکات لە هەموو لایەنەکە. پسپۆڕانی دەرونی لەم کاتەدا دەبێت چی بکەن؟ کاری ئێوە چییە؟ بۆ ئەوەی کە هۆشیاری زیاتر بە خەڵک بدەن و بۆ ئەوەی کە باست کرد ئەو هەماهەنگیە دروست بکەن لەگەڵ هەموو لایەنەکاندا بۆ ئەوی بەیەکەوە کۆنتترۆڵی ئەم حاڵەتە بکەین و لە بەردەم ئەمە ترسێدا ڕوبەڕۆ ببینەوە. ئەو بەشەی کە بەرێمە کەوت بێت لە ڕاستی داوەیە کە هەندێک جار لە ڕێگی بانکێشکردن لە ڕێگەی میدیاکانەوانەوەیە کە یانیشتی خۆمانمان وتووە دەربارەی ئەمە و هەندێک کادەوەی کە لە کلینیک و لە عیادەکانە کە هاتی بێتن بەوەی کە یارمەتیمان ناون بەوەی ئەو شتێک کە بەرێمە کەوت بێ و هەندێک جار لە ڕێگەی بۆ نمونە هەندێک ڕێکخراوەی NGOکانەوانێک کە بانگێشتکرابێتین بۆ مەسایلی تەوعیەکردن و ڕۆشنبیرکردن توانیمان ئەم شتە بکەین بەڵام لە ڕاستیدا بەوەی کە ئەرکە زۆرەکە بەشی ڕاگەیاندن نەکەوێت یعنی بەشی ڕاگەیاندنێمە و کاتێکەڵی ناکرێت دەربارەی ئەوەی کە کاگاسینیش باسی کرا لە 26 جوونە ئێمە بیریەوەمان بکەوێتەوە کە مادی هۆشبەر وایە و کاریگەریەکانی وایە من پێشنیارەکەم یەکەم شت بۆ کەناڵەکەی جەنابتان ئەگەرتانەوێت بۆی کە لە ڕێگەی ئەم ڕاگەاندنیەوە خەڵک زیاتر ڕۆشنبیر ببێت و ئاگاداری زیانەکانی ئەم شتە ببێ پێویستان بەوەیە کە نەک بە بەرنامەیەکی ئاوا 1 ساعتیان 50 دقەی شتەکان بکرێت و هەر بۆ تەختیەی بەرنمەیەک بێت و لە کۆڵ بکرێتەوە کە منە زانمەمە سروشتی کەناڵەکەیەوە نییە پێویستە چۆن بۆی کە هەڵمەت دەست پێکرا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و خۆپارێزیکردن لە کۆڕۆنا پێویستە ڕوبەڕووبوونەوەی مادی هۆشبەرەکان و ڕۆشنبیرکردنی مادی هۆشبەر لە ڕێگەی ڕاگەاندنەوە بۆ شێوەیە بێت واتە بەرنمەیەک نەبێ ئەم شتاگە لە شەوی ئەنیمەیشنێکا بکرێ هەموو 30 سانیە جاریان مەبەسمانەوێت 30 سانیان دقەیەک بێ دەربارەی زیانەکان و خراپەکارهێنانی لەم شاشەیەوە بۆ شێوازە بەرەنگاربوونەوەی مادی هۆشبەر بەڵام دڵنیای ئەو ڕۆژە کافی نییە بۆ ئەوەی کە توانانی ڕوبەڕووبیتەوە دەستان خۆش بێت بەڵێ دکتۆر سعید ئەگەر کۆتا قسەی جەنابتان وەربگرم زۆر بە کورتی ماوەی بەرنامەکەم کۆتایی هاتووە فەرموو پێم خۆشە دووسێ مەطلب لێرە باس بکەم ئەگەر بە کورتی بێ سوپاس یەکیان ئەوەیە کە دەنگم هەیە یەکیان ئەوەیە کە یاسا دەبێ بە سوورەتێکی زۆر وازەح و ڕۆشن تەکلیفی خۆی لەگەڵ ئەو کەسانە کە جیرودە دەبن معتاد دەبن بزانێ ئێمە ئەو ڕۆسوالم لە ئەو مەجلیس و قانون و یاسای هەرێم ئەوەیە چیتان کردووە سەبارەت بە ئێتیاد بە جیرودەیی بە مادەی هۆشبەر بەشی ئاسایش ناکە ئەگە گرتومانە کەسێک بیزنسی پێوە دەکات ئەوە نا وەلێ ئەو کەسێک کە ئەلئان دەرگیرە خەریکە مەسرەفی دەکا داومانە بە دکتۆر سپۆری ئەو کارە خەریکی دەرمانی دەکا و دەرمان نابێ
چ دەبێ لە باسی لە کۆمەڵایەتیەوە لە نگاهی دیکەوە دەبێت چه محدودیتایەکیان بۆ دابنی ئەمە قسەکەم ئەوەیە دەبێ حقوقی ئیجتماعی خۆی لە دەست بدات یعنی کەسێک کە جیرودەیە هەوڵ نادا بۆ ئەوەی کە تەرچی بکات ئاسیب دەگەێنێ بە خەڵک وەکو لە مەوردی سایری نەخۆشی خەتەرناکدا دەیکەین وەکو کۆرۆنا مەسەلەن دەبێت لێرەشدا ئەو کەسە کە دەرگیرە بەعزە حقوقێکی ئیجتماعی لێ بستێنینەوە ناتوانێت بەڕاحەتی شغڵی هەبێ ناتوانێت ژن بێنێ ناتوانێت کارەکان ئەوانەی دەبێت لێ زۆر باشە زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆر سعید کەریمی کۆمەڵناز بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپۆ لە سویدۆ لەگەڵمان ئامادەیتان هەبوو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان دکتۆر ڕێبوار حەمەغەریب پزیشکی دەرونی جەنابیشان لەگەڵمان ئامادەییان هەبوو هەروەها مقدم یاسین سەمیع نەجمەدین وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بە سوپاسەوە جەنابیشان لەگەڵمان ئامادە بوون گۆران محەممەد چارەسەرکاری دەرونی سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش سوپاس بۆ ئێوەش کات تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوە ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر